جارێکی دیکە خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لە هەولێر گرت بوونەوە و داوایان کرد ڕێگەیان پێ بدرێت خانووی نیشتەجێبوون لە سەرزەویەکانیان دروست بکەن. ماوەی 18 ساڵە زەویەکانی گەڕەکی هەشتی حەسارۆک بەڕەسمی دابەش کراون مۆڵەتی دروستکردنی خانوو لەسەر ئەو زەویانە بە خاوەنەکانیان نادرێت. خاوەن زەویەکانیش دەڵێن حکوومەت باجمان لێوەردەگرێت و ڕێگەش نادات خانوو لەسەر زەویەکانمان دروست بکەین. ئەمن وەکو باز بەلەسەر من لە 125 متری ملیۆنێک و 577 کە وەستەکەشم نیشاندان و برادەنەش ڕسمەکەیان گرتیە ئەوە زەریبەکەیتی. من پرسیارەکەی من بە هەموو کات ئەوەیە ئەخر باشە ئەوە چی منتیقەی تێداهێت تۆ زەریبە لە من بستێنی بەڵام لێ نەگەڕێ بکەمە خانی یا باشە ئەتو مقابل کە زەری وەردەگری دەرم حەقی خۆمە ئێ باشە دەمێت حەق خۆم نییە ڕێگەم پێ بدەیت ئێستا من خۆی چیم نەکردیە داوا هیچ چیم نەکردیەوە پارەم لێ ناسینن بس يعني أخو الظلم كاك خوتو الظلم يعني كقتلا الظلم لها مشتك تيدا بري الناس ما حكومة الشيء يعني تاكي بخبرنا تاكي أو قبلوا خلص أو خلق بهم نوعك بموسي بخدماتي بآوي بكهربائي هتسي خدمات وخدمات جزارية لولاتينية ولات شويران وبس يقدر دروخي آخر ناس ما بتمايتين وانا والله دولة داري وانا بي شوان شي بيني يستك دتواني مرة كان يخوي بخير كشوان باشا نقول بحسابي خوتن او هم خبير وزانا ودانا درتو ديار هي ثانيه كسان هي نازاني زاويه كي من تابو بناي خوبا بناي خوم او تابو يا كيك ساره داور ريبيدان دا كم ريكابيدان كم بينادا ككلاوك خاني تدرس كم لسه زاويه كم لبرو زاويه كم كتا سنوري هاشتي حساروك زاويه كم خدمات شي هي او زاويه مني ليها او شي هي برام در ريكابيدان نيه ريكابيدان راوستاناتون او دابين كده كزوي من برامبري دسارة خانية وكشف شاروانية أو الزوي منها دسارة خانية زوية كم رسوماتم دا وكعارضة كم كرية بار بناو كذا عبسط 50,000 يعني وقرتي ما عبسط 50,000 وصارت شي بيتو كريان بينا دام تأخير كر استابت ريقا بيدان بيبدان زريبي صارك من يوردك صار 100,000 تخدا قبول دكا. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک مافی خۆیانە داوای ڕێگەپێدان بکەن و خانوو لەسەر زەویەکانیاندا بکەنەوە. ئێمە پشتیوانی تەواو لە داوا و داخوازیەکانی هاوڵاتیانی خاوەن زەویەکانی کەرتی هەشتی حەسارۆکانەکەین و پێمان وایە تا ئێرە کە قسەی تێدا ئەکەین حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان لە شاری هەولێر کەمتەر خەم بووینە لەوەی کەوا خزمەتگوزاری پێویستیان نەگەیاندۆتە کەرتی هەشتی حەسارۆکان وێڕای ڕێگە پێدانیان بۆ دروستکردنی خانووەکانیان پێویستە خزمەتگوزاری پێویست لە ئاوڕۆ لە ڕێگاوبان لە کارەبا ڕابچێتێ بۆ کەرتی هەشتی حەسارۆکان و ئەو بە پێچەوانەوە ئەو باجەی کە ئەم هاوڵاتیە بە ڕێزا ئاماژەی پێئەدا ساڵانە لە خاوەن زەویەکانی کەرتی هەشتی حەسارۆکان وەرەگرێ و ڕێگە پێدانیان پێنادرێ و خزمەتگوزاری پێویستیان بۆ ناچێ ئەمە کارێکە غەدرێکە لەیان نەکرێ بۆیە ئێمە لەسەر ئەم بابەتە و لەسەر بابەتی ڕێگە پێدان و خزمەتگوزاری بۆ کەرتی هەشتی حەسارۆکان پێداگیری ئەەکەین و پشتیوانی لە تەواوی داواکانی هاوڵاتیانی خاوەن زەویەکانی کەرتی هەشتی حەسارۆکانەکەین. تا ئێستا دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بەڕوونی وەڵامی ئەم خاوەن زەویانەیان نەداوەتەوە کە بۆچی ڕێگە بەکردنەوەی زەویەکانیان نادرێت بەڵام ئەوەی زانراوە ئەم هاوڵاتیانە زۆربیان لە چینی دەستکورتی کۆمەڵگەن و هەموو داواکاریەکیان ئەوەیە ڕۆژێک زووتر لە کرێچێتی و سەختیەکانی ژیان ڕزگاریان بێت و ببنە خاوەنی شوێنێکی نیشتەجێبوونی خۆیان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.